بەڵێ میهرەبان دەچێنەی تۆریدن پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە یەکێک لە جژنەکانی ئێزیدیەکانە ئەویش کە جژنی سەری ساڵە کە بە چوارشەممەی سووری ئێزیدیەکان ناسراوە. ئەمڕۆ کە ڕۆژی چوارشەممەیە یەکەم ڕۆژی چوارشەممەیە لە مانگی ئێزیدیەکانەوە تا هەفتەی یەکەمی مانگی ئێزیدیەکانە کە ئەمە دەبێتە جژنی مانگی نیسانی ئێزیدیەکان بەڵێ کە ئەمە دەبێتە جژنی سەری ساڵی ئێزیدیەکان واتە جژنی سەری ساڵی ئێزیدیەکان لەم تاریخەوە لەمڕۆوە دەست پێ دەکات کە لەم جژنەدا بە شوازێکی فراوان ئێزیدیەکان سەردانی پەرستگای لاریش دەکەن هەموو ئێزیدیانێکی لە جیهاندا کە بە ژماران هەزارەها ئێزیدیە بۆ یادکردنەوە لەم جژنەدا سەردانی پەرستگای لاریش دەکەن و پێکەوەلەکە کەس و کارەکانیان کۆ دەبنەوە چوارشەممەی سوور بەڕێ دەکەن. ئێمە ئەمڕۆ هەڵبەتە میرەبان با بیرمانەچێت پیرۆزبایی لە ئێزیدیەکانەکەین کە ئەم جژنە جژنی ئەوان هیوادارین بێتە مای خۆی ڕخۆشی بۆ تەواوی ئێزیدیەکانی جیهان. ئێمە چەند هاوکار و هاوپیشەی ئێزیدیمان هەیە هەڵبەتە میرەبان کارادەیەک بۆی ئەوانەوە کەمێک باشتر لە کەلتوری ئێزیدیەکان شارەزا بووە. بەڵێ هەڵبەتە چاوانۆک و باست کرد کە ئەم جژنێکی پیرۆز لە ئێزیدیەکان و ساڵانە بە شێوەیەکی گشتی خۆیان ئامادە دەکەن بۆ بەڕێوەچوونی ئەم جژنە. ئومێ دەکەین کە جژنێکی پڕ خێر و خۆشی بێ بۆیان. هەڵبەتە هاوکارانمان پێشتر جوان کە لە بەرگەی کەشوهوا لەگەڵمان بوو لێرەوە ئەمانوێ بیکەنە دەرفەتێک پیرۆزبایی لێ بکەین و هاوکات پێیان نێرمان شیروان خدر ڕاستەوخۆ لە هۆکۆ کە زۆر جار زانیاریەکانمان بۆ دەگوازێتەوە بە هەمان شێوە پیرۆزبایی لەویش دەکەین و پیرۆزبایی لە تەواوی ئێزیدیەکانی گیان و سەرانسەری جیهان دەکەین. میرەبان بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە جژنی چوارشەممەی سوور جژنی سەری ساڵی ئێزیدیەکان ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئارام عەلی کە بەڕێزان نووسن و ڕاستەخۆ لە سەدوو لەگەڵمان ئامادەن. کاک ئارام سڵاو لێ بێ بانی باش. بانی باش. کاک ئارام ئەمڕۆ یەکەم چوارشەممەی مانگی نیسانی ئێزیدیەکانە کە جژنی سەری ساڵی ئێزیدیەکانیش دەکات. جا من سەرەتا دەمێنەوە دەست پێ بکەم بۆچی جژنی سەری ساڵی ئێزیدیەکان دەکەوێتە ئەم هەفتەیەوە دەکەوێتەوە هەفتەی یەکەمی مانگی نیسانی چوارشەممەوە کە چوارشەممەی کە لە هەفتەیەکەی مانگی نیسانی ئێزیدیەکانە و هەڵبەت ئەم تاریخە بۆچی وایە بۆ نمونە ئێستا ئێمە کە لە ڕۆژی چوارشەممەیان بەڵام یەکەم هەفتەی مانگی نیسانیە بەڵام بۆ ئێزیدیەکان یەکەم هەفتەی چوارشەممەی مانگی نیسانە ئەمە بۆچی؟ بەنای خۆی بەخشندە و میهرەبان سەری ساڵی یەزیدی لە هەموو یەزیدەکانی کوردستان و جیهان پیرۆز دەکەم. دیارە بەشێکی زۆر یەزیدەکان کوردن ئاینەکەیان وایە و هەندێکیش دەڵێن ئاینی کورد یەزیدی بووە ئیتر قسەی زۆرە لەسەر ئەم مەسەلەیە. بەڕاستی کوردستان بەخۆی سەرەتا جێی ئاین بووە یعنی ئاین لە کوردستانەوە دەستی پێ کردووە بۆ شوێنەکانی دیکە چووە بۆیە هەموو ئاینەکان ئەمڕۆکە لە کوردستاندا هەن. جژنی سەری ساڵی یەزیدی دیارە سەری ساڵ زۆرە مەسەرەن بۆ نمونێ ئێستا ئێمە سەری ساڵی کۆچیمانەیە سەری ساڵی زاینیمان هەیە سەری ساڵی ڕۆمانیمان پێشتر هەبوو سەری ساڵی کوردیمان هەیە سەری ساڵی عیبریمان هەیە بەڵام ئایا کامەی ڕاستە یعنی ئایا ساڵ لەکەیەوە دەست پێ دەکات ئایا ئەمڕۆ لەکەیەوە پێویستە ئێمە دەستی پێ بکەین. بە کورتەکەی چوارشەممەی سوور کە جژنی سەری ساڵی یەزیدیە تێیدا یەزیدیەکان لەو بڕوایەدان کە لەو ڕۆژەدا خوددا جەلە جەلالوهو خوێنی خستە لاشەی حەزرەتی ئادەم کە خوێن سوورە خوێنی خستە لاشەی حەزرەتی ئادەم و دەستی بە ژیان کرد. دەڵێن لەو ڕۆژەدا فەلەک دەستی بە سوڕانەوە کرد. ئەمە لە میثۆلۆجیای کۆنیشدا زۆر هەیە لە میثۆلۆجیای کۆنیشدا هەیە لەو ڕۆژەدا خەلیقەت دەستی پێ کرد ژیان دەستی پێ کرد. چوارشەممەی سوور لەوەوە هاتووە. پێشتریش ئەمە یەکەمین چوارشەممەی مانگی نیسانە پێشتر دوو چوارشەممەی پێشتر لە هەژدەی سێ یان لە 21ی سێ چوارشەممەی دواتریش ئەمانش بە هەمان شێوە جەژنن یعنی دەتوانین بڵین جەژنەکە ئەم سێ جەژنە هەمووی پێکەوەیە ئاخیرەکەی چوارشەممەی سوورە دەتوانین بڵین لە 21ی سێوە دەست پێ دەکات 21ی سێوە دەست پێ دەکات. ئێمە لە بیر نەکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یەکی چوار جژنی ئاکیتۆی ئاشووری بوو ئاکیتۆی ئاشووری بوو لە هەمان کاتیشدا ئێمە وەکو میلەتی کورد جژنی نەورۆزیشمان هەیە سیر کە هەمووی لە 21ی سێ تا وەکو یەک و چوار هەمووی جەژنە. خۆی ڕاستەکەی ئێستا لە تەقویمی ئێستادا بڵین ئەو مستاڵنامەیە کە پێی دەڕۆین نەورۆز بۆتە ئادار و نیسان بۆتە دوو مانگ ئادار و نیسان بەڵام لە ڕاستیدا بەس مانگی نەورۆزە ئەزانی بەڵام لە تەقویمی میلادیدا بۆتە ئادار و نیسان ینی بۆتە دوو مانگ بۆتە دوو مانگ لە کاتێدا یەک مانگە ئەی نەورۆز لە 21ی سێەوە ئەکە یەکی نەورۆز 21ی سێ کاتە یەکی نەورۆز لە تەقویمە میلادیەکەدا ئەبینی بۆتە دوو مانگ
لە وەختی لە ڕاستەکەیدا لە یەکی نەورۆزەوە کە دەکا 21 دەست پێ دەکات تاوەکو ئەمڕۆکەش هەر نەورۆزە هەر مانگی نەورۆز بەڵام لەوێ بۆتە دوو ئەم مانگە کە دەڵێ کە خوددا حەزەتی ئادەمی خەڵق دەڵێ گۆی زەوی تێدا خەڵق بوو سوڕانەوەی ئەفلاک تێدا خەڵق بوو هەمووی ماناویە مانگێکی معجیزاتە ئەم دەژنا لە سەردەمی کۆنی ئاشوریشدا کە بە ئاکیتۆ ناسراوە جارێکی دیکە ئاشوریەکان کە ئەوانش لە کوردستانن لە عێراقن لە هەموو دنیادا زۆرن یادیان کردوتەوە تێیدا یادی چی کراوەتەوە یادی دووبارە یعنی ئەو یادا کە یادی خەڵقکردنە دووبارە ئەم پیرۆز کراوەتەوە یعنی ڕێوڕسمەکانی دووبارە ژیاندراونەتەوە بۆ نمونە چۆن سەردانی لالەش دەکەن یان لەم جەژنەدا هەویر دروستەکەن هەویر باشە بە شێوەیەکی گشتی ئەو ڕێوڕسمانی کە لەم جژنەدا بەڕێوە دەچێت تایبەت بە یەزیدیەکان چی لە خۆ دەگرێت خۆی هەویر دەکەن گوتم ئەو هەویر بەڕۆن پێدرێن ساوک لە هەمان کاتدا سەردانی قەبرستانەکان لە هەمان کاتدا گوڵی نیسانی خۆمان سوورەکە هەیە لی دەکەنەوە دایدەنێن لەسەر پەرزگاکان و لە ماڵەکانیاندا هێلکە ڕەنگەکان ئەمەش 365 مۆم دادەگیرسێنن وەکو نیشانەیەک بۆ ئەوەکانی ڕۆژ دیارە ئەمە هەریەکە لە خۆی مانایەکی تایبەتی هەیە هەرێک لەمانە مانایەکی تایبەتی هەیە باس لەوە دەکرێت ئێمە ئەزانین کە لە 21 بۆ 21 ڕووناکی زاڵ دەبێ بە سەر ڕۆژیدا لە 21کە ڕۆژ درێژتر دەبێ لە شەو وانە لە 21 نەورۆزە ئەمە توارشەمەکەی دیکەی ڕابردووکەی گوتمانەوەکو توارشەمە سوورەکە ئەکە تێدا یەکسان مانگی ئازار بەڵێ ئەو چوارشەمە مانگی ئازار چی پێ دەڵێن ئەمیش هەر توارشەمەی بیزەبت لە بیرم نەماوە بەڵام توارشەمەیەکی ناوە ینی توارشەمەی چیە سێ کۆمەڵێک چالاکی پێوەست بە هەمان شێوەیە یان جژنەکە لێوێدا دەست پێ دەکات جژنی زملکانی پێ دەڵێن لەوێ لەگەڵ جژنی توارشەمەی سوور ئەم یادانە بەڕاستی وەکو گوتم لە لای ئاشوریەکان لە لای سۆمەریەکان چونکە دەنگی زاگموکی سۆمەریش کە قومێکی دێرینی کوردستان و کورد ئاساسەن لە سۆمەریە لە 21 سێوە دەست پێ دەکات زاگموگی سۆمەری ئەکیتۆ دەژنی توارشەمەی سوور نەورۆز هەمووی ئەمانە لە مانگی نەورۆزە دەست پێ دەکات مانایوەیە بەڕای من بنەچەکەی هەموو یەکە باشە هەڵبەتە کۆمەڵێک با بڵێن لەم جژنەدا چالاکی و ڕێوەسم بەڕێوە دەچێت لە هەمان کاتیشا کۆمەڵێک بابەتێتیدا ئەنجام نادرێت لەوانە کە ژن و ژنخوازی و گواستنەوە بوو گواستنەوەیە مێژی ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئەمە اعتقادێکی خۆیانە کە نە زەوی دەشێڵدرێ لەو ڕۆژەیە نە ژن و ژنخوازی دەکرێنە ئەوە دەکرێت بیر و باوەڕێکی خۆیانە ینی ڕەنگە ڕاست بێ ڕەنگە ڕاست نەبێت بەڵام بەڕاستیش ڕۆژێکی پیرۆزە یعنی نەوەکو تەنها لای ئەوان لای زۆربەی گەلانی میزۆبۆتامیا ڕۆژەکەیان مانگەکە کاک ئارام ڕۆژەکە و مانگەکەش مانگێکی پیرۆزە مانگی معجیزاتە ئەمە گواستراوەتەوە بۆ ئەوروپا بۆتە سەری ساڵ یعنی دەژنی سەری ساڵی ئەوروپیش هەتا ساڵی 1564 پێش زاین لە ئەوروپاش لە نەورۆزە دەستی پێ کردووە لە نیسانە دەستی پێ کردووە سەری ساڵ لە یەکی یەنایەر یان یەکی جەنوەری دەستی پێ نەکردووە پاپا گریگۆری دوایی دێ ئەمە دەگۆڕێ و تەقویمێکی دیکە دادەنێن و تەقویمی میلاد و شیرە زۆرە بابەتە ئەوها جیایەکەنەوە ئەجینا ئەو جەژنی سەری ساڵی خۆمانی کوردی کە لە 21 ئادارەوە دەست پێ دەکات هەموو جیهان سەری ساڵ لەوێەوە دەستی پێ کردووە ڕاستەکەشی وایە چونکە بەڕاستی ئەگە سیرکەین لە نەورۆزە یان لە بەهارە لە نیسانە هەموو نوێبوونەوە دەست پێ دەکات ئیندا ئەمە هەم دەژنی خسوبەتە خسوبەت پیتاندن چونکە گزوودیار لەوێ دەپیتێ حیوان ئاژەڵ لەوێن دەرێدا زیاتر دوو دەمن لەگەڵ یەکتری ئینسانیش خوێنی گەرم دەبێت زیاتر ینی هەموو شتێک نوێ دەبێتەوە ڕاستەکەشی وایە نوێبوونەوەیە دووبارە ئەوەیە جارێکی ئەو دەورە دەست پێ دەکاتەوە یەک لە مەسەلە گرنگەکانی لێرەشەیە مەسەلەی هێلکەکە حەزەکەم ڕوونکردنی هێلکەکە بۆ ینی ڕەنکردنی هێلکەکە بۆ 12 هێلکە ڕنگ دەکەن ئەم 12 هێلکەیە وەکو ئاماژەیە بۆ 12 مانگ هەر سێ هێلکەش ڕەنگی جیاوازیان هەیە هەر سێ هێلکە ڕەنگی جیاوازیان هەرسی ڕەنگی جیاواز ڕنگ دەکرێن خۆیان دەڵێن ئەمە نیشانەی ئەوەیە کە زەوی خڕە بەڵام لە ڕاستیدا بەڕای من ئەمە بۆ چییە بۆ ئەوەیە کە ینی سیر هێلکە شتێکی مردووە چی لە لەدایک دەبێ زیندوو لە لەدایک دەبێوانە ینی هێلکەیەک بۆ نمونە دوو دەڵەیەکی لە لەدایک بێ زیندووە بەڵام هێلکەکە مردووە
يعني أمد تي بيدرين دلي يخرج الحي من الميت يعني زندو لمردو درستكا چون حضرت آدمی لمردو بو ونیا خوینی تکردو زندو بوا اما نیشانه اویه که مردو زندو دکاتوا باشا یا راسیش دزستانا هموش تک تو سونی سربونه و مردوه وکو سروشتی جوایا زندو دبیتوا دار و هموش تک یعنی زندو بونویا اما نیشانه زندو بونویا نیشانه نوی بونویا کاک ئارامشێکی دیکە هەیە سەبار بە مانگی نیسانە لە ئێزیدەکان خەڵبەتە مانگێکی پیرۆز و پڕ بە بەرەکەت و مانگێکی پڕ لە هێجانە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک شتە هەر لەلایەن ئێزیدەکانە بۆ ورەندش بۆ دروست دەکرێت بۆ مونە لە مانگەدا کە مانگی ئەو نە بە خێر و بەرەکەت ئەو نە مانگێکی پیرۆز خۆشیان سەیری دەکەن وەک باس لێوە کرد ئەمە لە زۆری وڵاتانی جیهاندا ئەمە ڕاست بوو ئەمە هەبووە بەڵام لەگەڵ ئەودا کۆمەڵێک شت مەمنوع دەکرێت کۆمەڵێک شت قەدەغە دەکرێت کە بۆ مونە ئەمە مانگێکی بە پیت و بە بەرەکەتە زەوی نوێ ناکێڵن ناچێندرێت شروژ خوازی ڕێگە پێ نادەن ئەگەر لەگەڵ جیهانە گرێ بێنەبی بەستینەوە لە جیهاندا مانگی نیسانێکی نیسان بە لەگە ڕێزم بۆ تۆ بە بینایش بە ڕۆژی درۆ ناسراوە ئەم شتە دژیەکانە بۆ چییە؟ بەڵێ خۆی بەڕاستی وەکو گوتمان هەموو شتێک لە میزۆبۆتامیا دەستی پێکرد لە مابینە نەهرێنی پێ دەڵێن بە عەرەبیەکە یان دۆڵی دووکە دەستی پێکرد کە لێرەوە بۆ وڵاتی دیکە چوو شارستانیەت ئاین کەلتور قانون هەموو شتێک ئەگە سەیری شیکەین ئەمە زۆر وازەحە لە دەقە مسماریەکان لە کتاباتی دیکەی مێژووشە وەکو گوتمان نەورۆز و ئادار یان بڵێن ئادار مانگی نیسان مانگی معجیزاتە ئەو هەموو معجیزە گەورەیەتی لە ڕووداوە تەنانەت دەگوترێن بۆ نمونە دەگوترێ کە لە کتابەکاندا مەسەن حەزرەتی موسا کاتێک نیلی شەق کرد لە نیسانە دەستی پێکرد نیسانە دەستی پێکرد کۆمەڵێک معجیزەی زۆر گەورە دەودێ مەسەرەن باسی حەزرەتی ئیبراهیم دەکرێت چۆن دەڵێ لە بێتواتە ئەنی چار تەیر دێنێ و زندوی دەکاتەوە پارچە پارچیان دەکەوت لە سریان دادێ دەڵێ ئەمەش لە نیسان هەبوو ینی بە کورتەکەی نیسان معجیزەی زۆر گەورەی تێدا ڕووداوە لە خەڵقی ئادەمەوە کە شتێکەش باز دەکرێت لێوێ دەرێن لەو کاتەوە وەستاوە ینی لە مێژوودا حتا ئەوە لە بیر نەکەن دوایی بینەوە سەری سەر ئەم یەکی نیسانە تەنانەت مەسریەکانیش دەژنی شەمن نەسیمیان کانی دەڵێن کە ئەویش لە مانگی نیسانە دەست پێ دەکات ینی ئەمەش لێرەوە بۆ ئەوەی ڕۆیشتووە کاتە پرسیارەکە لە جیهانە بۆچی جیهان ئەمانە ویستیان مێژوو بگۆڕن ویستیان هەموو شتێک بگۆڕن کاولکەن تێکی دەن بیشێوێنن چۆن مێژوەکە ئێمە تێکدراوە هاتون ئەمەشیان تێکدا مانگی معجیزات ئەمە بەپێی ئاین باشە بەپێی کەلتور بەپێی کۆمەڵێک دەقی دیکەی کە هەیە لە سەرچاوە تاریخەکاندا ڕۆژی معجیزاتە بۆ نمونە لە تەوراتی شەیە لە قورئانی شەیە لە دەقە ئاینەکاندا هەیە لە میسۆلۆجیادا هەیە لە دەقە فارسیەکاندا هەیە باشە کە تەنانەت نەورۆز دەڵێت سەرەتای دەستپێکردنەوەی فەلەکە ینی فەلەک لەو کاتەوە پێشتر تاریکی بوو هەموو تاریکی بوو لەو ڕۆژەیە ڕۆژهەڵات دەستی پێکرد یعنی یەکەم ڕۆژە کە ڕۆژ خۆری لێ هەڵدێ لەسەر گۆی زەوی کە مانگێکی معجیزاتە چۆن مێژوەکەی ئێمە شێوێنراوە مێژووی کورد ئەمڕۆکە شێوێنراوە ویستیان ئەم مانگی معجیزاتە بشێوێنن بیکەنە مانگی درۆ ئەزانی بۆچی ئەم ویستە هەبوو ئەمانەی کە بڵێن خەڵکێکی دیکەی دژ بە ئێمە دژ بە ئاین بڵێن ئەمانە هەموو درۆیە ئەم معجیزاتانە هیچی ئەسڵ و ئاساسی نییە بۆ یەکرا ڕۆژی درۆ بۆ پرسیارەکە تێنەگەیشتم بۆچی هەوڵدراوە بکرێتە درۆ بۆ ئەوەی مێژوەکە بگۆڕێ بشێوێنرێت تێک بدرێ باشە ئەمەش کەس بە دوایدا نەچووە من کە دوای ئەوەی دیراستێکم کە لەسەر نەورۆز ئێستا خەریکە بیکەمە کتابێک دیراسی هەموو ئەوانم کرد بینیم ئەو هەموو معجیزەی گەورەیەتیدا ڕووداوە لە نیساندا باشە بێگومان هێزێکەیە ینی هێزی شەڕ و خراپە و کاولکاری کە دەیەوێ هەموو شتێکی ئینسان بشێوێنێ ئینسان لە مقەدەساتەکانی دوور بخاتەوە کەلتورەکەی نێڵێ بەردەوامە بە جۆرێک ئێوێت وڵاتێک دەشوناسەکەی بسترێت تێک بە کولتورەکەی تێکبات هیچ وڵاتێک و هیچ خاچێک و هیچ نیشتیمانێک و هیچ میلەتێک وەکو میلەتی ئێمە مێژوەکەی نەشێوێنراوە زۆر سپاس لە کاتێکدا ئێمە سەرەتا هەموو ئێمە لە ئێمەوە دەستی پێکرد ئێمە سەرەتای هەموو شتێکین زۆر سپاس بە زۆر بەڕاز ئارام عەلی نووسەر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت ئارام